لەگەڵ خوا لە کەسێکی تر مەترسن، لەگەڵ خوا تەوەکول بە غەیری خوا نەکەن، واستە دامەنن لە بەینی خۆتان و خوای گەورەیە. خدا فەرمووی وإذا سألك عبادي عني فإني قريب، من نێزگم. ئەی محەممەد صلى الله عليه وسلم، ئەگەر عەبدەکان پرسیاری منیان کرد من نێزگم. أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. با وڵامی من بدەنەوە، با بە قسەی من بکەن، ئەو کاتە سەرکەوتوو ئەبن. و یەکێتر لەوانە ئەبینی قەبرەکانیان بەرزەکەنەوە، قوبەیان بۆ ئەکەن و یا هەڵی ئەگرن و ناوی لەسەرە نووسن و هەموویشی باش بزانن ئەو قەبر هەڵگرتنە هەمووی حرامە. ئەوەی کە وەستاییەکە لەسەر قەبرەکە کە کێلەی قەبرەکان دائەنا، کە قەبرەکان بە کاشی مەڕمەڕ دائەنا، ئەو کەسە تاوانبارە. ئەوەی کێلەکان دروستەکە تاوانبارە، وەڵڵاهی ئەم کەسەش تاوانبارە، مردووەکەش تاوانبارەکەن. هەمووتان بینیتانە سەیری قەبرسانی بەقیع بکەن، 10,000 سەحابە زیاتری تایە. سەیری قەبرسانی ئوحود بکەن کە سەید و شوهەدای تایە حەمزە، کە حەنظەڵەی تایە کە مەلایکە شۆردێەوە، کەسی قەبری کەسیان دیار نییە. هەیەکی یەک کێلێ بەرد ئەمەنیان داناوە و خەڵاس. قەبرەکان هەڵمەگرن، خۆتان توش گوناحە مەکەن. لەقەد قەبرەکان ئایەت مەنووسن، لەقەد قەبرەکان فاتیحە و شیعر مەنووسن. ئەوانە هەمووی حرامە و گوناحبارە بن، چجا قوبەکردن لە بانی و هەروەها دارنانان لە دیار قەبر بکەن بە باخات، ئەو شەر گوناحبارە بن. و هەروەها داواکردن لێیان لە ئەهل و بەیت بڵێن ئەمانە خۆشەویستی پێغەمبەرن صلی الله عليه وسلم، ئەوەنە مبالغەیان تێ بکەن، بچن داوایان لێ بکەن، بچن داوای تکایان لێ بکەن، داوای شەفاعەتیان لێ بکەن، داوای شفایان لێ بکەن، داوای مناڵیان لێ بکەن. ئەوە هەمووی کوفرە، ئەوە هەمووی شرکە. خدا فەرموویەتی والذین تدعون من دونه، ئەوانەی کە هاواری پێەکەن لە غەیری خوا. ئێتر هەر کەسێک بێت، پێغەمبەر بێ، مەلائیکە بێ، ئاسمان بێ، زەوی بێت، والذين تدعون من دونه لا يملكون من قطمير. أو ناوك خرمايا أو توكلة تنكك هاببا ناوك كوا، والله ملكي أويانية يستاك كسيان. كام أهل بيت ألي، كام پیغمبر ألي، كام پیاوچاك ألي، أواني كمردن ملكي يك توكليكي باندن كخرمايا كانية. خدا وات في أفرميت لپاشان دا أفرميت إن تدعوهم لا يسمعوا دعاءكم. ئەگەر ئێوە بانگیان بکەن ئەوان گوێیان لە ئێوە نییە. وەلەو سەمیعوا مەستەجابوا لەکم، ئەگەر گوێیانش لێی بێت ئەوە جواوتان نادەنەوە. وەیەومە القیامەتی یەکفڕونە بشرکیکم، خدا ناوی بر شرک و لە ڕۆژی قیامەتە کوفرت پێکا. والله حەسەن و حوسەین ڕەزای خوایان لێ بێت، سەیدا شەبابی ئەهلی الجەنە، والله لە قیامەت تەبرێت لێکا. ئەڵێ من کەی وتمە هاوار بکە بە من عەبدێکی ضەعیف، من خۆم محتاجم بە ڕەحمەتی خوا. والله كان پیاوچاکتۆ ئەڵێ لە ڕۆژی قیامەت یەکفڕ بشرکک، خدا ناوی بر شرک، والله کوفرت پێکا. کەی من وتمە وەرە تەواف بکە بە دەور منە، کەی من وتمە سوێنم پێ بخۆ، حاشا وەلی لە بابە بڕۆ، من محتاجم بە ڕەحمەتی خوا. هەمووی کوفرت پێکا. ويوم القيامة يكفرون بشرككم ولا ينبئك مثل خبير. هیچ کەسێ وەکو خەبیر خەبەرت ناداتی ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم. وخدا فەرموویەتی ومن أضل، کێ هەیە لەوە سەر لێ شێواوتر بێت، کێ هەیە لەوە کافرتر بێت. ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة وهم عن دعائهم غافلون. وإذا حشر الناس كانوا لهم أعداء وكانوا بعبادتهم كافرين. خدا ناوي برد عبادت، بانا لي عبادت شناكم. كي هي لو سر لي شواو تربيت، بشي داوالا قبر يبكى، بشي داوالا كتاوشاش يبكى، بشي داوالا بيغمبر يبكى. تو بڵێ کەسێک هەبێ لەوە گوبڕاتر بێ، نا والله کەس لەوە نییە گوبڕاتر بێ، چونکە خدا فەرموویەتی ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة. کامەی تۆ بە پیاوچاکی دائەنەی بچۆ دیاری هەتا ڕۆژ قیامەت هەر بانگی پێ بکە، بزار ڕۆژێک سەر دەرەکە لە قەبرەکەەوە بڵێ ئەوە هاتم بۆلات. واز لەو خوایە دێنن، واز لەو خالق عەزیمە دێنن، ئەڕۆن داوا لە خۆڵ و دار و بەر دەکەن، داوا لە ئەهل و بەیت دەکەن. والله دەسەڵاتی هیچیان نییە. پێغەمبەر صلى الله عليه وسلم قەومەکەی خڕەوە کرد، فەرمووی ئەی فاتیمەی کچم وەرە لە ماڵی خوای پەروەردگار بەرە، ئەوەی کەما من بدەمێ لە دنیادا، من لە قیامەت هیچ دەسەڵاتێکم نییە بەرامبەر بە تۆ. ئاوهای پێیان وتە پێغەمبەر صلى الله عليه وسلم، یا کەسێک پیاوچاکە مرێ لە ناو مزگەوتە ئەینەن قوبەیەکەکەن
کاتێ مسلمان هادڕ نوێژەکەی کرد بۆی بچێتە دەرەوە لە دیار قەبرەکەی تەوافێ بکە بۆ ئەوەی نوێژەکەی ئاگرێکی پێوە ناو بستێ. بۆچی قەبر لە ناو مزگەوت بێت؟ ئەگەر بۆ عیبادەتت نەبێت، ئەگەر بۆ پارە پەیاکردنت نەبێت، ئەگەر بۆ تاغوتیت نەبێت، مزگەوت جێی عیبادەتە. وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. مزگەوتەکان هین خوایە، نەکەن کەسی تر بکەن بە شەریکی خوا. بۆ قەبر لە ناو مزگەوتە نەی؟ بۆ ئەوەی خەڵک تەوافی تێ بکە؟ ئەرە وەڵڵا. بۆ ئەوەی خەڵک داوای شفای لێ بکە؟ ئەرە وەڵڵا بۆ ئەوەتە. ئەی بۆچیتە؟ ئەی بۆ نابێ بۆ نایبێ بۆ قەبرستانی مسلمانە بینەی لە قەبر؟ ئەگە پیاوچاک بە تۆش ئازابە پیاوچاک بە، نەک بچی سەرفی عیبادەت. نوێژەکەت بۆ خوا بێ، هەنێ لە سوژدەکەتش بۆ ئەو بێ. بۆ نەمان دێ بچاو خۆمان چەندێ سوژدە ئەبەن بۆ قەبر. یعنی ئەو کەسانە بەس بۆ پارەکە پەیاکردنیانە، بەس بۆ ئەوەیانە دین بکەنە شتێک بۆ ژێر دەسەی خۆیان. ئەوانە هیچی شەرع نییە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی سەرمەرجا فەرمووی: لعن الله اليهود والنصارى اتخذوا قبور أنبيائهم مساجد. لعنەتی خوا لە گاور و جوولەکە بێت کە قەبری پێغەمبەرەکانیان کرد بە مزگەوت، نەک قەبری باو باپیرانیان لە ناو مزگەوتە خەڵک تەوافی فێ بکە، خەڵک داوای بەرەکەتی لێ بکە. ئەی ئەوە مڵکی تۆکڵێکی بان ناوکە خوڕمای نییە. چه دەسەڵاتێکی هەیە؟ بۆ لە ناو مزگەوتەی نەی؟ بۆ خەڵک سەر لێ شێواوەکەی؟ بیبە لەگەڵ مسلمانانە بینە قەبر و بینە ژێر خۆڵەکەوە خۆی و عەمەلەکەی. بۆی ئێمەش بچین بۆ قەبرستان سەلامیان لێ بکەین، دوعای خێریان بۆ بکەین. ئەوان تازە ناتوانن بڵێن سوبحان الله. فەئەمانە هەمووی مخالەفەیە. مسلمان ئەبێ چاوکراوە بێ، ئەبێ ئاگدار بێ. ئەو خوا عەزیمە لە خۆمان نەڕەنجێنین، چونکە خوددا لە قورئاندا وعدێکی داوە وعدی خۆی ناشتێنیە. فرموویەتی لە دوو ئاەتە لە سوورەتی ئەنیساءدا: إن الله لا يغفر أن يشرك به، لا يغفر أن يشرك به. قتلەکەی، زیناەکەی، عارەقە خۆیتەوە، بەدڕەوشتیەکەی، هەرچیەکەی، خوددا هەر لێت خۆشە بێ. مادام ئەلەی لا إله إلا الله بەدڵەوە شەریک بۆ خوا قەرار نادەی. جا وەڵڵاهی شەو نوێژ بکەی، حەج بکەی، نوێژ بکەی، شەریک بۆ خوا قەرار بدەی. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد ضل ضلالا بعيدا. يا أوتا سفر كردن بولاي قبركانيان بويا. فالخلاصة حب أهل البيت يوجب احترامهم واقتفاء أثرهم ومتابعتهم والترضي عنهم وتعظيم شأنهم دون مغالاة. بلام أهل السنة والجماعة حرمت لأهل بيت أقرن، ريزيان لي أقرن، والله خوشيان قركا، والله قولكان نخنا بان سر وسرچاو شون كوتوي أوانا بن. بلام ببي أو زياد روي بكن. إما ألين هوار مكان علي، ألين أوانا دجمني أهل بيتن. إما ألين هوار مكان الشيخ عبد القادر قيلاني رحمة إخوائي لبيه، ألين أوانا إيمانيان بأوليانية نخير با خلق شواشە نەبێت. ئەوان پاو پێڵاویان بەسەر سەر و بەسەر چاومان، بەڵام شوێنیان نەکەوین، بەڵام چیان فەرمووە ئەوەکەین، بەڵام چی خوددا دایناوە ئەوەکەین. ئەبێ حورمەت و ڕێزیان لە ناومانە هەبێت. جا هەر کەسێ حورمەت و ڕێز لە خێزانەکان پێغەمبەر بگرێ صلى الله عليه وسلم، لە ئەهل و بەیتی پێغەمبەر بگرێ صلى الله عليه وسلم. ئەوە علامەتێکە کە ئەم مسلمانە پێغەمبەری خوای خۆشگەرەکە، و پێغەمبەری خوش بە تەئکید صلى الله عليه وسلم ئەو مسلمانەی خۆشگەرەکە، و خوای پەروەردگار تۆی خۆشگەرەکە بێ لەبەرەوەی تۆ ئەهل و بەیتت خۆشگەرەکە. اللهم صل على محمد وعلى آله وزوجه وذريته كما صليت على آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. يا ربي خدايا لئتبارين بنا وجوانا كانت بصفات برز كانت باسم أعظمت. يا ربي خدايا التوحيد بچس بيننا وظلمانا. يا ربي خدايا أوي الشركة وهتائس كردمانا نمان زانيا. يا ربي خدايا لمان خوش بي. يا ربي خدايا شار زمان بكي لدينا كمان. يا ربي خدايا خوشويستي پیغمبر صلى الله عليه وسلم زياتر بكي لظلمان. يا ربي خدايا خوشويستي أهل بيتي أو پیغمبرا صلى الله عليه وسلم بچسليني لظلمانا. يا ربي خدايا واما ليبكي شوني سنة كاني أوان بكوين. يا ربي خدايا برحمي خذ رحمان في بكي شفاين خوشكان من بدي رحم بمردوكان من بكي رحم بأمش بكي كاتي أشين بولايان. يا ربي خدايا وي مشكلة هي بوي آسان بكي. يا ربي خدايا برحمي خذ رحمان في بكي. آمين والحمد لله رب العالمين. إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون ولذكر الله أكبر. قوموا إلى صلاتكم يرحمكم الله.